سەبارەت بە ڕەوشی کەشەوە شاری سلێمانی و هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردووە کاریگەری شەپۆلێکی پاڵەپەستۆی بەرزمان لەسەر دووکە لە باکووری هەرێم و هاتووە ناوچەکانمان لە سلێمانی بە ڕەشەبا بەزەندە دەکرا. لەمڕۆ کاریگەری شەپۆلێک لە باشووری ڕۆژئاوای هەرێمەوەیەتە ناوچەکانمان کە بێتەوەی دابارینی بارانبارین بە بڕی جیاواز لە ناوچە جیاجیاکان و بەفر لە ناوچە شاخاوەکان بەهۆی دابارینی بەفرەکەەوە لە هەندێک جێگات جیاجیادا پلەکانی گەرمادا ئابەزێ بۆ ژێر سفر و پێدەچێت لە ڕۆژی هەشتی مانگ بەدواو کاریگەری ئەو شەپۆلە دوورکوێتەوە لە ناوچەکانمان. تا ئەم بەروارە لەگەڵ بەڕێستانە قسە ئەەکەم زیاد لە 550 بوومە لە زەمان تۆمار کردووە کە بڕیلی جیاواز بەڵام ئەوەی جێگای سەرنجە تا ئێستا بڕەکان لە 4.5 5 3.5 4.5 ئەو پلانە ئەو بەڕێزانەی کە کاری جیۆلۆجیەکەن سەرسامن لە بەهێزی و بەتوندی ئەو پلانە کە تا ئێستا ماوە چونکە وەکو ئاماژەی پێدەکەن چونکە بوومەلەرزەکە بەهێز بووە حوت و لە دیادووەکە هەتا ئارامی ئەکەوێتەوە ناو پلەکانی زەوی ئەو هێزەی دەبێت بەڵام ئەگەری ئەوەیە لە چەند ڕۆژی داهاتوودا کاریگەری ئەو شەپۆلە بوومەلەرزانە کۆتایی بێت و ئارامی بکوێتەوە ناو پلێتەکانی چینی زەوی.